رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجە موسڵمانانی بەڕێزەکەم. من ناوم ڕەبین مەحموودە، پیشەی ئیشم تەنکیە. ساڵی 96 من دەستم کردۆ بەم کارە تا ئێستا بەردەوام. ئینشەڵڵا پلێتی ناوخۆییمانە بووە. ئێمە ژووک و وڵاتانی تر مان کردای بە سنعاتی خۆمان، بەزی تر ئەنواع پلێتە، مەسەلەن لە ئێران و لە تورکیا و کازاخستانی و هەندی و ئەردەنی و لەم وڵاتانەوەی بەڕاستی. سەرەتا ئەمە 3 تەبەقە، بەسەر و بنەکەیەوە چێتە 4 تەبەق. تەبەقەکان مەتر و 25 بەرزە، 2.50 درێژە. ئەمە لە وڵاتی تورکیاوە هاتووە. ئەم 3 تەبەقە ئەدرێ لە یەک، دوایی تەختەکرێ، دوایی قەوسەکرێتەوە و بەم سەر و بنە ئەمە پێڵێن 14 بەرمیل، 14 بەرمیلی سافیەگرێ. هەمانە 7 بەرمیلەگرێ، هەمانە 21 بەرمیلەگرێ، هەمانە 30 بەرمیلەگرێ، هەمانە 22 بەرمیلەگرێ. تر بە جۆرەی قیاساتە. ئەمە مەتر و 20 تیرەکەی، 2.50 درێژە. خۆشین وەرز وەرزی پاییز و بەهارە بۆ ئێمە. زستان عینەکانمان تەمەکە و ساردیشە، هاوینانیش لەبەر گەرما تیشکی ئەو لە حیمەیکەیکەین و قاڵبتەنەکانی کەی وەشێن و چەکشەکانی کە بەدەستمانێ وەڕاستی سەختە، زۆر گەرمە. هەمیشە زۆر کاریگەری هەیە لەسەر ئێمە، هەنیسبەت چاو، سەنگ، گوێچکە، ئیترەوە دەستبڕین لەولاوە بوەستێ. زۆر کەسمان مەسەلەن بە ژێر حەمام قاچیش خاوە، باشە، یعنی شتێک نییە وەکو بیمەیەک بۆ پیشەوەران، باشە. ئەگەر بیمەکەش بی ئەچیتەوە داوایەکەی لە حکومەت دەڵێ پارەیتیان یە بانک، ینی نازانی بیمە بی هەروەی بیمە نەی هەروەی تێگەی. بەڕاستی ینی ترسناکترین ئیش لەسەر مرۆڤایەتی بۆ ئێمە زۆر زۆرە. ئەم وارێک ئێمە تاڵەواری پێمەیش پێێتی ئەمە جاران زۆر عەسڵ بوو، باشە. ئێستا بە کوالێتێکی زۆر نزمیەت، هەل لە ڕووی دووکەڵ، هەل لە ڕووی تیشکەوە، باشە. بازاری ژەرەمەیتیە، یعنی ئێمە چی بکەین؟ هەرەمەیتیایە نایکەی ئەبێ بۆستی. ئەگەر وەساچی شێ مەسەلەن بژێوی ژیانت بە دروستکە. خۆی قورستریان ئیشی تەنکی گەورەیە، مەسەلەنی مەسفاکانە، باشەوە کە پێڵەن 100,000 لیتری 200,000 لیتری، ئەمانەش سەختە، زۆر سەختە، بەس ئەوە زۆر سەختە. وەستا هەیە لە سەعات و چارەکێکە بە 10 ساعتوانێت تەواویکە، وەستا هەیە بە 2 ساعت و چارەکە تەواویەکە، وەستا کەوتو، ینی جومی ئەو ئینسانە کەوتۆ بەڕاست. ڕەمەزان هەنێ وەستامان هەیە بە شەوی شەکە، هەنێ وەستاشمان هەیە بە ڕۆژی شەکە. لەخوا بەزیاد باش ئەگەر خۆشەویستیم نەبووایە بەڕاستی بۆ ئیشەکەمەوە نەساڵ نامام. حەزم لێتی بەڕاستی زۆر ئیشی کەشم بۆ دروست بوو، بۆشم ڕێکەوتۆ بەزار حەزم لەمێ بەڕاستی. یەکی شکەم پێ ناکرێ غێری ئەمە نەبێ. کۆتای قسەم دەستخۆشیم بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە مانتیقەیەکی سناعی دروست کردووە، بەس کەم و کوڕی زۆرە. یەکێ لەو کەم و کوڕیانە بەڕاستی گەراجی سیارەیە، گەراجمان نییە،
هەنێ جارت بە دوو مانگونی و ئاومان نییە پاسمان نییە هاتوچۆی پێ بکەین ئەمانە گرفت یعنی من هاوڕەکەم بەیانیان هەیە بێ 5,000 با بە تەکسی 5 بڕاتەوە ئەمەدا 3-4 ژیا بە نان خواردن ئەمە 15,000 یعنی بەڕاستی ئەگەر پاس هەبێ ئەم کولفەپاری بۆ ئەگەڕێتەوە. رمضان يا حبيب رمضان ليتك